سڵاوتان لەبێ بیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لە بەرنامەیەکی دیکەی ئێستاتیکاوە هاتمە وڵاتان. هاتوومەتە ماڵە پیرۆزەکەی خوددا کە هەمومان لێرەوە نوێژ و تاعەت و ڕوودەکەینە خوددا و دەپاڕینەوە کە چاکەمان بکاتە نسیب و وەڕێگەیەکی باشمان پێپیشان بدات. لەم ڕێ باشەوە هاتوومەتە لای مامۆستایەکی بەڕێز و دکتۆرێکی بەنرخ کە لە باوڵێ ماڵەکەی خواوە خزمەت بە چین و توێژەکان و باینی پیرۆزی ئیسلام دەکات کە دکتۆر حەسەن سابرە وەکو مامۆستای زانکۆ و وەکو مامۆستایەکی ئاینی و وەکو مامۆستایەکی خۆبەخش ئەمڕۆ گفتوگۆ لەبارەی وێزگەکانی تەمەن و هەندێک لە بابەتی دینیش لەگەڵ بەڕێزیە قسە دەکەم. مامۆستای بەڕێز، سپاس بۆ بەڕێستان کە دەرگا داوەڵا کرد و بتوانین لەم بەرنامەوە لەگەڵ بەڕێستا گفتوگۆیەک لەبارەی هەم وێزگەکانی ژیان دەکەین، هەم ئەوەی کە پێی دەگوترێت دین و پابەندبوون بە بنەماکانی دینەوە بکەین. ئێوەش بەخێر بێن، سپاس بۆ جەنابێت تۆ ئەرکە کێشی و ئێوە خزمەتەکەن، ئێمە سپاسی جەنابتانەکەین، ئێمە هەموو کات لە خزمەتانە مادام ئێوە ماندوو ئەبن شەو ڕۆژ ئەم بەرنامە جوانانە ئەگەێنن بۆ خەڵکە و ئینشاءڵڵا ئەجرێکی باشتان بۆ ئەنووسرێ و بە دوایەوە مێژوویەکی جوانی ژەبێ و ئەمێنێتەوە و دەستی ئێوە خۆش بێ و ئێمە سپاسی جەنابتەکەین. سەلامەتی مامۆستاگیان. مامۆستا من لە دەستپێکە هەمیشە ئەڵێم سپاس و ستایش بۆ خوای گەورە کە ئێمە گەیاندا ئەم مانگە پیرۆزە کە بتوانین ڕێگەیەک و ڕێنیشاندەرێکی باش بین بۆ ئەو بینەر و بیسەرەی کە دانیشتۆ بە دیارمانەوە. مامۆستا من لە بەرنامەکەی وەکو ئوسوڵەکە حەزەکەم بزانم مامۆستایانی ئاینیش وێزگەکانی تەمەن و ڕابردوویان چۆن بووە، باسێکی وێزگەکانی منداڵین بۆ بکەیت. بەڵێ طبعا من بسم الله الرحمن الرحيم پیش هموشتی عفوا الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. من وكو خوم طبعا من ناوم يسر في مول الناوم دكتور حسنة مامۆستای زانکۆم و مامۆستای خۆبەخشیشم لە وەکو تاربێژ و پێشنوێش لە مزگەوتی حاجی جەمالی گەڵاڵەیی لە چوارچرا. ئێمە خەڵکی پێنجوێنین. ساڵی 1969 لە دایک بوو لە دێکی خۆمان کە پێ تێدەی هۆمەرە سێنان سەر بە قەزای پێنجوێنە و ئێستا الحەمدولله بەشێکی ئەو دێکۆنەکە خۆی ئاوایان نەبووتەوە، بەڵام هەر نزیک دێکە ئێمە شوێنی خۆمان ئاوایان کردێتەوە و هەر لە پێنجوێن من 1 و 2 و 3 ئیبتیدایی لێوە خوێندەوە. ئێتر دوایی ماڵمان هاتووە لە سلێمانی، من 81 لە سلێمانی لە پۆلی 4 ئیبتیدایی بووم. ئێتر سوپاس بەخوا لێوە خەریکی خوێندن بووم تا پۆلی 5 و 6 لەبەرەوەی کە ئێمە دراوسێ مزگەوت بووین، مزگەوتی حاجی عوسمانی سیرەی پێوترێ خوای گەورە دەرەجاتی عالی کە پیاوێکی بەڕێز بوو ئەو مزگەوتی دروست کرد. ئێتر بە بەرەکەتی ئەو مزگەوتی ئێمەش ڕوومان کردە مزگەوت و فەقێ و مامۆستای چاکی لێ بوو لە ساڵی 80کانە مامۆستا مەلاڕەشی لێ بوو لەگەڵ کۆمەڵە فەقێ و دوای ئەو مامۆستا تەشریفی ڕۆی مامۆستا ئیسماعیل هاتە ئەوێ و ئەویش کۆمەڵە فەقێ لێ بوو. ئیتر سپاس بەخوا منیش بۆی ئەوانەوە خوای گەورە ڕەحمی پێکردم ڕووکردم لە مزگەوت و وردەوە لە خەریکی خوێندنی دەرسە شەرعەکان بووم، لەگەڵەوەیشە خوێندنەکەیشم هەر بەردەوام بووم لە مەکتەب، یعنی هەندا نەبڕام هەتا الحەمدولله هەموو قۆناغەکانی خوێندن و تەواو کرد. خوا لەش ساغ بیت. مامۆستا باسی هەندێک لە ئێوە وەکو مامۆستای ئاینی دەکرێت منداڵیشتان بە هەندێک یاری و بە سەرخاڵی ژیانەوە بەڕێ کردوێت. ئێوە بە چیەوە سەرخاڵ بوون؟ من هەتا ئەو کاتی کە لە کولیە وەرگیرام ساڵی 90 لە ساڵی 80کانە طبعا ئێمە کاسبیمانەکرد لە ناو سلێمانی، ینی ئیشمانە کرد، زۆر ئیشم کردووە، ینی هەندێک ئیش لە ناو بازاڕە. لە ساڵی 80کانە وەختی خۆی زوو باو بووە ئاومان فرۆشتووە لە ناو بازار و سەوڵ و دوایەوە عەلاگەمان فرۆشتوو و بەیانیانیش سەبوونمان فرۆشتووە و دوایەوە شاگردی چێشتخانە ئەوانە بووین و بە هەمان شێوە ئێمە وەکالەتی غازمان هەبوو. ماوەیەکیش لەگەڵ برایەکی گەورەم ئێستا وەفاتی کردەوە حاجی محەممەد پیاوێکی بەڕێز بوو، زۆر خوای گەورە لێی خۆش بوو، لە هەموو خۆش بێت. شاگردی ئەو بوو ماوەیەکی زۆر و
يعني لە هەمان کاتە ئێمە دانەبراوین بە هۆی دینەوە کە چوینەتە مزگەوتەوە لە مزگەکانی ژیان مەسەڵەن بۆ نمونە یعنی هەر خەریکی دین بووین خەریکی دین نەبووین کاسپیشمان کردووە لەگەڵ کاسپێکیشان من مەکتەبەکەیشم کردووە سپاس بۆ خوا لە هەردوو لایان مۆفەق بووم بەڵام هەردوو لاکەش بە هۆی بەرەکەتی مزگەوتەکەەوە بوو ئەو مامۆستا بەڕێزانی کە لە خزمەتیان نابوونجام بە تایبەتی باوە گەورەیشم پیاوێکی عالم بوو هەر پشتی 32 پشتی مامۆستای ئاینی بوون مەشهورە لە سلێمانی مامۆستا بەلام حەمەی شەقەڵمارێن کە عالمێکی گەورە بوو و یەکێ لە خەڵتیبەکانیش کە من سپاسی ئەو خەڵتیبەش دەکەم مامۆستا بەنا فاتیحی شارستێنیە باسی کەرامەتی باوە گەورەی منەکان لە وەتارەکانی کە وەختی خۆی دکتۆر مستەفا پێنجوێنی فەقیه بووە کە نەخۆش بووە لە فەقیهەتیە شەو بە خزمەت پێغەمبەر گەیشتە صلی الله عليه وسلم بۆ بەیانی کە باوە گەورەم هاتووە بۆ مزگەوت فەرمێتی مەناو مستەفا ئەم شەو بەرقەیەکە کردووە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرقەکە و گەیشت ئیتر مامۆستا چاک بووەتەوە مامۆستا تەمەنی تا 95 ساڵیش وابزانم ژیە دوایی کە وەفاتی کرد لە وەفاتەکەیش لەگەڵ یابووین بۆ سەر قەبران و دفن و کەفنەمان یعنی من الحەمدولillah دانەبراوین لە یعنی لە کاری دنیای خۆشمان کاری چاکی و شەرعی و باشی بۆ ژیانی خۆمان لە کۆمەڵایەتی دانەبراین بەڵامێتی ئەرکەسەرێکەکەمان زیاتر کە ئێمە پێگەیشتین بە ئێستا بە پلۆ مەقامی کە ئێستایین و مزگەوتە من بەڕێوە و مامۆستای جامیعین هەمووی بەهۆی بەرەکەتی ئەو مزگەوتەوە بوو بەهۆی بەرەکەتی و مامۆستانە بۆی بەرەکەتی دایک و باوکیشمان بوو چۆن دایک و باوکمان دوعاام بۆ کردنی خزمەتیان کردی خی گەورە پاداشتی خیانە مەتەوە خوا لێیان ڕازی بوو لە هەموو دایک و باوکێ کە وەفاتی کردبوو و ئەوانشی کەمال خی گەورە سەحەت و تەندروستیان باتێ چکە بەڕاستی دایک و باوک قەڵایەکی گەورن ئێتەن الحەمدولillah یعنی هەموو کاتێک بە خەمانەوە بوون بۆیە ئێمە وەکو ژیانی خۆمان یعنی من لە بیسکەکانی ژیان مەسەلە کە یاریکردن بێ ئیشکردن بێ کاری کۆمەڵایەتی بێ مامۆستا لە ئیشکردندا حەزی لە چه ئیشێک بوو زیاتر والله من شيء تایبەتی پێشەوەی کە یعنی تەخەڕوج کەم ئەموو هەر ئیشێ سوودێکی ڕۆژانەی تا وایە بۆ خۆمان کردومانە ئێمە وەکو کاسبی تا خوێندنمان تاوەڕۆم تا خێزانم پێگەناوە کە خێزانی شماڵمان نێک کە خێزانم پێگەنا تەخەڕوجم کردنەوە چوار دوایەوە لە ئەوقاف خۆم دامەزران تقریبا ساڵێک لە ئەوقاف بوو دوایی چووین بۆ خوێندن کردم بە ئیجازە چەند ساڵێک ئێتر کە خوێندنەکەم تەواو کرد لە ئەوقاف نەمام هاتمەوە کوردستان کە گەڕامەوە نەقڵی خەدەماتەکەیم خۆم کرد لە وەزارەتی ئەوقاف و بۆ وەزارەتی خوێندنی باڵا ئەو کات چوومە زانکۆی سلێمانی من خۆم بەڕاستی حەزم لە مزگەوت بوو حەزم هەر کە وەرش گیرام لە بەغا حەزمە کرد لە کولەی ئیمامی ئەعظەم وەربگیرم چونکە جبۆ مێزەران لەبەرا بوو بەڵام عەمی دەکەن دکتۆر حەمەد خۆ ئافریکا وتی با بە تۆ دەرەجەکە و بەرزە بچۆ لە کولیا ئەوێ داهاتووی باشترە و مستەقبەلی باشترە و لێوێژە توانی تۆگە بدەوێت کاری دینی بکەیت بۆ مێزە نەبەرەکە چیەکە توانی لێوێژ بکەیت بەڵام دەرەجەکەی تۆ مادام ئەو شوێنە بەرزە وەرەگرم لێرە من نتوانم وەرەگرم چۆن بۆ ئەوێت بەڕاستی بەگوێ ئەو کرد قازانجم کرد و سوودم وەرگرت حەزمە کرد مەلایەتی بکەم بەڵام ئیتر مەلایەتیش کێشیان زۆر بۆ دروستکردن یەک ساڵ مەلا بووم کێشیان زۆر بۆ دروستکردن چی بود کێشەکانی مامۆستایانی ئاینی والله یەکەم بدایەت کە من 95 مباشرەم کرد لە ئەوقاف ئەو کات مزگەوت زۆر نەبوو جا بەڕاستی ئەو کاتیش کاتی کێشەی زۆر هەبوو کێشەی ئابووری هەبوو خەڵک فەقیر بوون دوایەوە شەڕی ناخۆش هەبوو کۆمەڵی مامۆستای بەتەمەن هەبوو خۆ عافیان کە زۆربیان وەفاتیان کردووە یعنی ئەوانیش هەندێکیان هۆکار بوون بۆی کە ئێمە لەو مزگەوتانان جێمان نەبێتەوە یعنی حەزیان نەیە کە دەرکەوین حەزیان نەیە کە دیار بین ئێتر لەخۆ لەبری تیان نابوو تەجیعیان نەکردی بەڵام بەعام بە شێوەیەکی وا تەجیعیان نەکردی مزگەوتیش کەم بوو ئەمانە ئیتر ئەچینە هەر مزگەوتێک نەئەماینەوە زۆر من ساڵێک لە دوای ئەوەی کە دامەزرام ساڵێک لە ئەوقاف بووم دووسێ مزگەوتم گۆڕی هەرەو ساڵە بەهۆی ئەوەی کە کێشە هەبوو یەکەم جار لە مزگەوتی گەورەی کانیسپیکە کانی کورد دەزم ئێستا کانی کوردیە کانیسپیکە مزگەوتی گەورەی هەردووکیان نزیکن لە یەکیشەوە بەڵێ ئیتر لێ ماوەی لێ بوو دوایی لێوێ نەمامەوە چوومە مزگەوتی گەورەی ڕاپەڕی ئەوەی کە ئێستا
پاسەکانی لاوەسێ مزگەوتی گەورە سەرجارە ئامەکە لەوێش ماوەیەکیش هەر مامەوە لەوێش هەر نەمامەوە دیسانەوە چووم ماوەیەک چوومە مزگەوتی پێنجوێن مزگەوتی گەیلانی لەوێش تووشی هەر کێشە مشکلە بوو ئیتر بەڕاستی وام لێ هات ژیانیشم نە ئەڕۆی دوایەوە ئەمەش حاڵی مزگەوتەکە بوو ئەمە حاڵی ئەوقافیش بوو سەری خۆم هەڵگرت و ڕۆشتم چووم بۆ بەغا بۆ بەغا بەڵێ ساڵی چەند ساڵی 96 چووم بۆ بەغا بۆ خوێندنی ماستەر تەقدیمی ماستەرم کرد لەوێ ئەو ساڵە وەرنەگیرم بەڵێ بەڵام بەهۆی مامۆستای چاک و برادری چاک مامۆستایەکی گەورە هەبوو مامۆستا ئێستاش الحەمدوللا لێرێ و مەکانەتی گەورەی مامۆستا عەبدولهادی بەڵێ کە هانیام وتی کاکە مەڕۆڕەوە بۆ سلێمانی ئەمان و دانیشە لێرە ئەوە مەعهەدی لێ وەردەگرن و دەرس بۆ لێرە و ساڵێکی تر خوا گەورەیە وەرەگیرەی لە ماستەر و دوایەوە چین مزگەوت پەیاکەین و ئیتر مزگەوتێکم دەست کەوت لە شەعلە ناو گەڕەکی شیعەکە گەڕێک شیعەکە پیانەوە جامع المستەفا لەوێ بوو بەڵام من لەبەرەوەی کە کرێمنە ئەیا و چوومە ئەوێ و تر ئەو مامۆستایش زۆر هاوکاری کردم و لەگەڵ مامۆستایەکی تریش هەیە ئەویش زۆر هاوکاریان کردین دەستیان گرتن یارمەتیاندا شوێنەکەم وەرگرت و دوای بە ماڵە چوومە ئەوێ سپاس بۆ خوای گەورە ساڵی 97 ماستەر وەرگیرم دەخوا بەزیابێ فەرمان بەرەکەت دوای شوێنەکەم گۆڕی چوومە گەڕێکێکی خۆشتر و چاکتر مزگەوتێکی زۆر باش مزگەوتی کوبیسیەکان بوو بنەماڵی حاجی مەحمودی ماهاوشی کوبیسی خوای گەورە لێ خۆش بوو پاداشتی کوڕەکانیان باتەوە یعنی مزگەوتەکاندا بە من و لەبەرەوەی من بەڕاستی عسکەریم نەکردو بۆ ئەو کاتە نەمەتوانی دامەزرم مزگەوتەکە ئەهلی بوو لە ئەهلی پارێکیان بۆ سەرفەکردین و دوایەوەش ئیجازەی ئەوقافم کردبوو ئەوقاف لە ئیجازەی خوێندنەکەما بەڕاستی زۆر باش بوو هاوکارمان بوون پارەیان بۆ سەرفەکردین هەموو مانگێ 700 دیناری سویسی ماوەرەگرت معاشەکەمان و پێنسەی خوێندن ئەوە زۆر باش بوو هاوکار بوو بۆمان کە بتوانین لە بەغا بمێنینەوە سپاس بەخوایتە وەردەوردە بووین بە مامۆستای عەدادی لەوێش دوایەوە مزگەوتی چاک ماوەرگرت و دوایەوە تەلەبەیەکی زۆرم لا بوو لە خزمەتمانەکردن و دوایەوە شوێنمان هەبوو بۆ نەخۆش و هاوکاریکردنی خەڵک و ئەمانە لەوێ ئیتر لەوێش مزگەوتەکە تعمیر کرا هەر لەوێش دیسانەوە مامۆستاکانی ئێوێ عەرەبەکان هاتن ئێمەیان ئیزندا لەوێ نەماینەوە لای چوومە مزگەوتێکی تر لە عامریە ئەو لەو خۆشتر و گەورەتر و چاکتریش بوو تقریبا تا 2005 من لێ مامەوە چونکە دکتۆراکەم 2005 تەواوکە ساڵە سپاس بۆ خۆی گەورە من ماستەرەکە ئیمتیازی منە کە ئیمتیازی منە هەر ئەو ساڵە دکتۆرا وەرگیرامەوە لە ساڵی بەڵام لە 2003 پێش ڕوخاندنی سەدام هاتمەوە بۆ سلێمانی لە سلێمانی خۆم نەقلی وەزارەتی تعلیم عالی کرد و عەرزمکردن کۆلیجی پەروەردە هەبوو لە کۆیە چوم لێ لە بەشی عەرەبی وەرگیرام و ئەمانە و ئیتر ماڵیشم بردە ئەوێ 5 ساڵیش ماڵم لە کۆیە بووی باشە دوایی بوو بە جامعە ئەوێش مامۆستا ئێستا باست لە چەند وێزگەیە کرد ئەم وێزگانی تەمەن ئەم شار و شوێنانەی کە کردت تا چەند بوون بە تەجروبەیەکی باش بۆ ئیسفادە زۆر لێکردن یەکەم من پێشەوەی بچمە بەغا هەر لە حاڵەتی بەکەلەرەسە گەیشتمان بەڕاستی لێرە ئێمە فەقێ بووین مامۆستا بووین یعنی وا تێگەیشتمون لە دین کە دین یەک جانبە باشە و دین دوایەوە یەک تێگەیشتنە بەس کە چوینە ئەوێ سێرەکن ئەم هەموو مامۆستا عالمە گەورە و پرۆفیسۆر و مامۆستا بەڕێزانە و ئەم هەموو مامۆستا ئاینە گەورانە و وا هەرێکیان لەسەر مەزهەبێک و لەسەر شێوێ دەرکەوت کە ئیسلام تایبەت نییە بە یەک فکر و بە یەک بیرکردنەوە بە یەک مەزهەب بەڵکو ئیسلام زۆر فراوانە و زۆر جوانە بۆیە ئیتر بەڕاستی کراینەوە لێوێ دنیابینی و زیاتر بوو زۆر کراینەوە یعنی من برادرم هەیە ئێستا لە مووسڵە ناوی شێخ محەممەد مەشهەدانی ناوە برادرم بوو هەموو جارە ئەیوو بابا حەسەن ئەنتە نەسر متحجر وان نییە یعنی تۆزێ تەتەور بە بەخۆت ئەویست ڕایەکی تر بزانی ڕێگەی کە بدۆزیتەوە بەو شێوەیە نییە کە تۆ ئاواگرتوتە و هەر ئەمەوانە ناوان نییە ینی بەڕاستی واژ بوو کە سینما کرد ئەم عالمە گەورانە مامۆستا بەڕێزانە هەموویشی بە نسوس و بە ئەدلەوە کاتێ گەیشتین دین زۆر گەورەیە مامۆستا بە پرسیاری ئەوە بکەم ئێستاگە بپرسم دین چییە وەڵامەکەی چۆن وەرەگرینەوە دین ئێمە تەمە دیمان دینی ئیسلامە
دینی ئیسلام وەختی خۆی ئێمە تعاملمان لەگەڵ مسلمانانە بەم دوو شتە ئەکەن. ئەفم کە مامۆستا مەبەستم لە عەقیدە دینیەکەیە بۆ شەخص بۆ بەندە چییە؟ بەڵێ دین بریتە لە بیر و باوەڕێک بەلای منەوە خۆم کە ئەم دینە خۆت بە خۆ دەناسێنێ زانێ خۆت چیت بەڵێ و سەرچاوی هاتنەکەیشت پێ ئەڵێ لە کوێوە هاتووی و بۆ کوێ ئەچی و دوای ئەوە تێشت ئەگەیەنێ کە چۆن لە دنیاە بژیت یعنی هەتو هەر لایەنە عیبادەتەکەی مەخوێنەرەوە نوێژ و ڕۆژۆکەی نەخێرەگە دین نەبووایە ئێمە کۆمەڵایەتیشمان نەبوو هەر کۆمەڵایەتی کە سەردان و هەڵپرسینە دین نەبووایە ئێمە خەم یەکترمان نەئەخوارد بەڵێ یاشواز لە نوێژ و ڕۆژ و حەجەمان هەمی دیارە و شکر خەڵگەزانێ بەس لایەنەکەی تری من بۆیە دینم وەرگرت کە دین مافی پاراستوم و وایشم لێکە مافی کەسیتر نەخۆم و دین حڕیەتی تایە بۆ عرفە کۆمەڵایەتێکە دوای ئەوە حڕیەتیشی تایە دین یعنی حڕیەتی تایە ئەمە نییە بە زەبر و زەنگ خەڵق بە زۆر مسلمان کەیت و بە زۆر دەیە کوشتن بڕینی تیا بێ شتیوانە ئیسلام ئەو بەرنامەیە کە داوا لێکە بە قەنەعەتەوە شت وەرگری و داوایشی لێکە بە عیلم شت وەربگری يا معشر الجن والإنس من استطاع من يا معشر الجن والإنس أفرمي أن استطعتم أن تنفذوا من أقطار السماوات والأرض فانفذوا بقرن بوي كراسة كانت عندك برون بأرزو أسمانا برون يعني برسيار بكان يعني همو أسراري ئاسمان بزانن ئەسراری زەوی بزانن بۆی کە چی ئەتوانن بیکەن بۆی کەوا خۆتان بزانن خۆتان بناسن باشە مامۆستا ئێستا لە مانگی پیرۆزی ڕەمەزان دەین دەبینین هەندێک لە هاوڵاتە من چەند فەقەرەیەکەی بابی بەسمەوە بە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە بۆ نمونە هەندێکمان هەن عەساب تووڕەن باشە کە یەکێک دەگاتە لایەن لە بری ئەوە سەلام و کەلامە گەرم و گوڕەکەی ئەم ئیسلامە بێ کە جەنابتان باسی دەکەن ئەو بە ڕۆژووە لە زمانە بەس لە ڕەفتارە بە ڕۆژوو نییە ئەمە یەکێک نییە لە حاڵتە خراپەکانی ڕەمەزان و ڕۆژووگرتن تەمان حەقی ڕۆژوو سێ جۆر ڕۆژوو هەیە ڕۆژوێکی پێوتێ ڕۆژوێ عام ڕۆژی عامۆتانە کابرا نان ناخوا ئاو ناخوا ئێتی گوێ بەشتی تر نایە سەیرە کاوس هەچی ینی گوێ بە شەرعی و ناشەرعی نادا ئەلمیم ئەو نان ناخوا ئاویش ناخواڵە بە ڕۆژوم بەڵام لەوانەیە لە تەعاملات جوان نەبێ لە مەعامەلی کڕ و فرۆشتنا گوێ بە حەڵاڵ و حەرام نەدا دوای ئەوە بەسیتنیشت تووڕە ئەبێ لە دوای ئەوە میعنی وارە ڕۆژوەکە نەگەیشتووە کە ئەم ڕۆژوە نور و بەرەکەتێکی یا بێ بەم ئینسانە ئەم ڕۆژوە ئەم ئینسانی نەگۆڕێەوە نایشی گۆڕێ مادام خۆی نەگۆڕێ ئەبێ خۆی بگۆڕێ ئەنجا ڕۆژوگەژەی گۆڕێ چونکە ڕۆژوو لە خۆ نایەتەوە کا بە مەلایکێ بێگووە ڕاستە طبعا شەرع فەرمێ تۆ کە بە ڕۆژوو بووی چاوە بگرە دەستە بگرە دەمە بگرە ئەگە ئەمانە بگری و بەگوێ بکەی کەسێکی چاک دەرەچی بەڵام نایگری تەمە کەسێکی شەنە گەز دەرەچی ئەسڵ مامۆستا ڕۆژووگرتن بەس بۆ نان نەخواردنە ڕۆژووگرتن ناخواردن نیە ڕۆژووگرتن عەزم و جەزمێکە ئێوێ خوای گەورە لەم ئینسانی دروستکە کەویستی شتێکی مخالیفی یاساکەی ژیانی خۆی بکە بتوانێت بیکە باشە ئێمە 11 مانگ یاساکەمان ئەوەیە شەو ڕۆژ نانە خۆین و خەوین و ئەبێت دامێت دەممان بجۆڵێ و ئەبێ لە ئارەز و خۆشی خۆمان نەکەوین باشە مامۆستا خاڵێکی کە هەیە کە لە زۆریماندا لە بەتایبەتی مانگی ڕەمەزاندا کە بە ڕۆژوو دەبین بۆنی دەممان دێت بۆنی دەم خاڵی زۆعفی ڕەمەزانە خاڵی زۆعفی ڕۆژووگرتنە یاخود نەخێت ئیسلام ئاینێکە یعنی یەکێکە لەو ئاینانەی کە زۆر گرنگی بە بۆنی ناوی دەماوە یعنی ئەگەر ناخۆش بێت یەکسەر سیواکی تەشرێکە سیواک بەڵێ ئەبێت سیواک بەکاربێنی ئەو سیواکە بۆن و بەرامی خراپی ناودەم لا ئەبە بەڵێ لا ئەبە بۆیە بۆن و بەرامی ناودەم یعنی ئەگە خراپ بێ خەتای ڕۆژۆکە نیە خەتای ئینسانەکەی ئینسانەکەی لەبەرەوەی خۆی احتیمام بەخۆی نادا نە سیواک بەکارێنێ نە مەعجون بەکارێنێ و دوای ئەوەش لەوانەیە کۆمەڵی خواردن بخوا کە باش نییە بۆ ناو مزگەوت با بۆن و بەرامی نەبێ نابێ بیخوا ئەوە چه ئیخوا یا کۆمەڵ شتیتر بەکارێنێ کە ئەزانێ ئەبێت هۆی نیگەرانی ئەو کەسی کە لەگەڵ یا ئەبێت ئیتر کەسە لە مزگەوت بێ
لا باز بێ لە مەکتەب بێ لە دەوام بێ ئەبێ شعوری ئەمانەی هەبێ. باش مامۆستا هەر بۆ قسەی جەنابتان من حەزەکەم ڕوو بکەمە کامێرەوە بە ئەو هاوڵاتیانە بڵێم کە ڕوو لە مزگەوتەکان دەکەن ڕژاتان لێ دەکەین تکاتان لێ دەکەین بە بۆنی سیر و پیاز و هەندێک بۆن هەن مێنە ناو مزگەوتەکانەوە وانە مامۆستا جمعەش نەیە جمعە کە فەرزە زۆر جار تۆ لە کاتی سوژدەیە ئەو بۆنە ئەمێنێتەوە کەسێکە لە دوای تۆ دێت و دووبارە سوژدە دەباتەوە ئەو بۆنە دەچێتەوە ینی مامۆستا ینی ئێستا گرنگە کە هاوڵاتی ڕوو لە مزگەوت دەکات هیچ نەبێ بۆنێکی خۆش کە بە بڵێن ئەوانەی کە ڕوو لە مزگەوت دەکەن لەگەڵیدا بێزاریان نەکات ئەمە یەکێک نییە لە خاڵە ئەساسیەکانی چوونە نێو مزگەوت نەگەوەی کە تۆ لەشێ پاک بێت و دەستنوێژێکتە بێ بەدل لەوانش چەند فەقرەیەکەی کە ئەبێ پابندبی پێوەی حەدیثێکی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم لە بوونی خراپ یعنی نەک بەس ئینسانەکان بێزارە بن حتا مەلایکەتەکانیش لە بۆنی خراپ چۆن مەلایکەتەکان ئیزعاجە بن حديث پیغمبر صلى الله عليه وسلم إن الملائكة لتتأذى مما يتأذى منه بنو آدم يعني ملائكتش إزعاج به أزاري فيها نارحد به بويك إنسان بنو آدم أولاد كان آدم يعني إنسان كان كإيمن كأوان بتشي أزاران فيها أوانش أزاران فيها بوني ناخوش كابرا بوني ناخوش يعني خراب تدور لمزقون نمينه من وقتی خۆمکم لە مزگەوت تو بابە گۆرەیش مێن نەژوورەوە هەر گۆرەکانیشتە وتی باشە وتمەگەر ئێوە یەکێک تا هەمومان من لە پێشەوەدا ماڵە بڵێ گۆرەکانم مێن نەژوورەوە ئەبێتە ژوورۆ نەخێر وتم لە ماڵە خێزانە لە گۆرەکانی دەرەفڕێ ئەبێتە ژوورۆ بابە خۆ لە خێزانەکە گۆرەتە لە بێگومان ڕاست مەیەنە ئەنجا ئیسلامیش داوای کردووە فەرمێتی هەر کەسی سیری خوارد پیازی خوارد ئەوە با نزگین مزگەوتەکانی ئەمە نەبێتەوە نزیک نەبێتەوە باش نەک مزگەوت شوێنی نوێژەکانیش یعنی حتا بۆی کە مزگەوت بخەیری مزگەوتیش لە ماڵەوەیش سەجادە لە دایرە لە هەر شوێنێکی مزگەوت هەیە کە ئەزانێ شوێنی مزگەوتە ئیزعاجەکەوە ئەبێتە مای بێزاری بۆ خەڵکی تر بانە چێ ئەو خاڵێکی هەیە یعنی ئێمە بۆ دەرەوە بۆ هۆڵ بۆ ئاهەنگ بۆ دیدارێک بۆ شخصێک بۆ بەرپرسێک کە دەچین بۆ لای جلوبەرگێکی تاو پاک و خاوێن لەبەر دەکەین خۆمان تاو دەڕازێنینەوە کار لەسەرەوە دەکەین بە جوانترین شێوە لەبەر چاوی ئەم کەسە بین بەڵام کە دێین بۆ مزگەوت حورمەتەن هەیە بە قات و بیجامەیەکەوە دێ بۆ مزگەوت هەیە بە شۆرت و ئەوەیەکەوە دێ بۆ مزگەوت ینی مامۆستا ئەمە کەی لە مزگەوتە هاتووە من نازانم یا من هیچ نازانم جەناب قسەکانی جەناب زۆر تەواوە بێتە سەر ڕاستی و حەقیقەت تۆ بۆ میوانداری پەروەردگارە چی چونکە ئینسان کە یێتە مزگەوت لە حەدیثی قودسیە هەیە خوای گەورە ئەفەرمێ واجبە لەسەر زائیر واجبە لەسەر مەزوور ئەوەی کە دێ بۆ لای من بۆ مزگەوت واجبە لەسەر من ڕێزی زائیرەکە بگرم کە عەبدەکەیە خوای بۆ گەورەیە فەرمێ واجبە لەسەر من ڕێزی بگرم تۆ ڕێزی خوا بگرە ڕێزی خوا بە چییە بێ بتوانانی بە جوانترین شێوە لەناو خەڵکا بیت بە تایبەتی لە مزگەوتان جوانترین پۆشاک بە جوانترین دەمو چاو بە جوانترین بۆن و خۆش بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆنی خۆشی ئەیان لە خۆی کە چوو بۆ مزگەوت هەر بۆنی خۆش تایبەتی جوانجام جلی تایبەتی هەبوو بۆ مزگەوت حتا بۆ ڕەمەزان جلی تایبەتی هەبوو بۆ شەوانی قەدر و شەوەکان هەر جلی تایبەتی هەبوو باش یعنی ئەبێتۆ کەی بۆ مزگەوت بە هەموو شێوەیەک نەبیتە ئیزعاجی بۆ کەسەکەی کە لەگەڵ تا نوێژەکە ئێتە ئایا بەهۆی زمانی تۆ ئیزعاجە بێ یا بەهۆی دەستەوە یا بۆی قاشتەوە یا بۆی بۆنی دەمتەوە یا بەهۆی تەسەڕفاتی ناشرینەوە مامۆستا لە دوای ڕۆژ و شکاندن ئەو کاتێک کە بانگ دەفەرمێت یعنی ئێمە نابێ خۆمان بکوژین ئەوەی لەسەر سفرەکەی تێکین و دوایەوە بچین بۆ مزگەوت و لە مزگەوتەکەی بۆن و بەرانگەکەی بکەین بەسەر خەڵکی فەقیر و هەژارە یعنی بەڕاستی مامۆستا ئەمە خاڵێکە کە دەبێت پابند بین پێوەی مامۆستا بەدەرەوە من حەزەکەم گوێ لە سرودێکی ئاینی بگرین ئەم جاریان باشە جا جەنابتان چیتان پێخۆشە وەڵا سرودێ بە کە شعاری ڕەمەزانی تابێت باشە ئەگە هەر بکرێ ئەمەی مەرحەبا مەرحەبا ئەمەی یا شەهرە ڕەمەزان مەرحەبا شتێکی جوان و هینا و کۆمەڵگای خۆمانە ئەگە ئەوە لێ بدرێ زۆر باشە دەچمە وچاو دێمە لای جەنابەت
پاش و چند بەردەوام دەبن لەگەڵتان. دووبارە سڵاوتان لێبێت مامۆستا مناجات سرودە ئاینیەکان بەردەوام بەشێکن لە هێورکردەوە و بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا پیرۆزیەکی زیاتر خۆی مانگەکە پیرۆزە بەس پیرۆزیەکی زیاتریش بە مانگ دەدەن. پێغەمبەر صلی الله علیه و سلم گوێی لە شعر گرتووە. گوێی گرتووە. حەسانی کوڕی ثابت شاعری پێغەمبەر بووە صلی الله علیه و سلم. یعنی بە شعرەکانی سەحابەی زۆر هانەدا و شعری بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووە و حتا زۆر جا پێغەمبەر صلی الله علیه و سلم بەشداری شعری کردووە نیوەی شعرێکیشی ڕاست کردوێتەوە یان شتێکی فەرمووە لەو بارە. لەبەرەوە یعنی ئەناشید و سرود و هۆنراوە و شعر ئەگەر شەرعی بن و تەجاوزی ینی شریعەت نەکا زۆر پێویستە ئەویش خۆشیەکە تا بدین سەوتی خۆش پێغەمبەر صلی الله علیه و سلم هانیاوە فەرمێتی دایم گوێ لە سەوتی خۆش بگرن. باسی حەزرەتی داودێ کرد فەرموو سەوتی زۆر خۆش بووە زمانی دا کە ئەیخوێندەوە بەناوبانگ بووە لە سەوت خۆشیە. یعنی سەوت خۆشی ئێتر بۆ شعرێکی دینی بێ بۆ قورئان خوێندن بێ بۆ نەشیدێکی ئیسلامی جوان بێ شەرعیە و هیچ ناشەرعی باشمەوەستا خاڵێکیکە ڕام دەکێشی بۆ ئەوەی کە بانگدان یا قورئان خوێندن ئەمانە دەبێت کەسێکی دەنگخۆشیان بۆ هەبێوانە پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە سەردەمی خۆیاندا گرنگی بەمەیاوە طبعا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێتی دەنگتان خۆشکەن بە قورئان یا قورئان جوانکەن بە دەنگەکانتان چونکە دەنگی خۆش هەموو کەسی گوێی لێگرێ واللهی دەنگی ناخۆش هەموو کەسێ لێ ڕاکە بە تایبەتی بۆ بانگدان مامۆستا دەنگی ناخۆش چەند دەنگێ ناخۆشن هەندێکیان ناخۆشیەکەی بەهۆی سەوتەکە خۆی ناخۆشە بەڵێن ئێستا مەسەڵەن بۆ نمونە کابرایە زوڵمی لێکرێ ئەم سەوتە ناخۆشە گوێ لێبێ بەڵام ناخۆشیەکەی لەوایە نییە ئیزعاجەکە لەوایە خەفەتی لێ خۆی ئەم ناخۆشی لەگەڵ ئەو ناخۆشیە فەرقی هەیە بۆیە بۆ بە تایبەتی بۆ بانگدان کابرایە گەچێ بانگەدا ئەڵێ
دار بەتەنەکە کێشەیە دەهۆڵێ لەمە ینی پێویست ناکە دەنگێکی ناخۆشی هەبێ بچێ یا بان لە پرسەکانە قورئان خوێندن قورئانێکی ناخۆشە خوێنێ قورئانەکەش لەوانەیە کابرا ئەوانەی کە ئەوەیتر بێزار بن باشە لە ئیمامەتیش ئەگە بکرێت دوای ئەوە کە قراعەتەکەی ڕەوان بێ و هەموو ئەحکامەکانی تەجویدی تا بێ قیچێکە با مڕاعەتی دەنگخۆشەکەش بکرێ بەڵام نەک دەنگخۆشەکە مڕاعەتی کرد قراعەتەکەی تەواو نەبێ هەمانە هەردووکی تایە قراعەتەکەی خۆشە چاکە و دەنگەکەشی خۆشە دێ بە ئەوە لە پێشەوە بێ با مەلای مزگەوتەکەش نەبێ بۆیە دەنگخۆشی خی گەورە باسی دەنگێکا فەمێ ئینە ئەنکەرە الأصوات لصوت الحمير هەندێک دەنگێ وەڵاهی باشە مامۆستا من هەندێک شت هەیە لە دیندا پێم باشە باسی کەم بەڵام پێش ئەوە باس لە ڕەمەزان ینی لە ڕەمەزاندا هەندێک هاوڵاتی دێن لە پێش بانگەوە دێنە مزگەوتەکەەوە ئامۆژگاریت پەیامت چییە بۆ ئەو هاوڵاتیانەی کە پێش بانگ دێن و لە مزگەوتەکاندا ڕۆژەکانیان دەشێنن وڵات طبعا ئەگە بکرێ ئینسان بتوانێت هەموو کاتەکانی ڕەمەزانی لە مزگەوتان باتە سەر بەڵام حەقی مزگەوتەکە بدا حەقی مزگەوتەکە چییە قسەی دنیایی نەکە فتنەی نەکە مەشغوڵ بە ذکر و فکر و دوعا و قورئان خوێندن خەریکی چپە چپ و جاسوسی و نیفاق و دووڕووی نەبێ قسە گەیاندن و قسە بدن نەبێ نییە کات بکوژە لە مزگەوت لەگەڵ کابراایەکە داعنی شک کات دەبا بەسەر قسەی دنیایی یەکەن یا مۆبایلەکەی دێنێ لەناو مزگەوتە ئەمە چێن لە مزگەوتە دانیشتوە بەڵام یەک شتی شەرعی سیر ناکە یەک شتی شەرعی ناخوێنێتەوە شتێکی شەرعی فێر نابێ ئەمانە تاڕیایی نییە مزگەوت ڕیایی قبوڵ ناکات ئەمە ئیش شوێنی مزگەوت شوێنی ئەوانە نییە ئەگەر بۆ ئەوانە دێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێتی هەر کەسێ بۆ چەند شتێک چوو بۆ مزگەوت بانەچێ یەکەم ئەگەر بۆ ئەوە چوو کێشە و مشکلە دروستکارە مزگەوتە نەچێت تاوانبارە هیچ نوێژێکی وەرناگیرێ کێشە دروستکار چییە؟ ئیتر ئایا بە بۆنە پیسەکانی بێ بە زمانی پیس بێ بە تەعاملی ناشرین بێ بە هەڵسوکەوتی خراپ بێ کاکە بچێ لە ماڵە نوێژکە یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ئەسنای جومعەیە کابرا ئەویست بچێتە پێشەوە فەرمووی لە جێ خۆ دانیشە لە جێ خۆ دانیشە با خەڵک تووشی عەزیز نەبێ چونکە ئەوە خێرە ناگایتە پێشەوە مامۆستا شتێکی کە هەیە دەیبینین بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا دراوسەیەک چاودێری دراوسەکەی کە دەکا بۆ نمونە ناوێک بڵێم کاک ئەحمە و وەڵاهی نەڕۆژ بۆ نوێژ تو حەقی کاک ئەحمەوە چییە؟ ئەم فزولیەتە بۆ بەسەرەوە یعنی من زۆر جار لەوانەیە لە ماڵەکەی خۆمە نوێژ و تاعەت و ئەوەی کە پێ و درێ فەقەرە دینیەکان پابەند بم پێوەی بەس نامەوێ ڕیایی کەم لەبەر چاوی تۆ لەبەرەوە تۆم لێ ڕازی بیت لەبەر چاوی تۆیا بچم بۆ مزگەوتەکە ئایا ئێمە خوامان خۆشترەوە یا بەندەکە ترسمان وەکو ترسەکە نا عەرزم کردی وتم هەندێک کەس هەیە ئەگە بەم نیەتانە ئەچن بۆ مزگەوت من لێرە پیان دەڵێم مەچن تاوانبارن باشە نەچن ئەمە ناخوا بڵێ وەڵا قەینە بەها بچ قسە وەرەگرە کورە نەخێرە چێوەێتە فیتنانێتەوە بەزمنێتەوە هەر کەسێ بەپی دوعاکەی پێغەمبەر اللهم إني لم أشرا ولا بطرا ئەگە بۆ ئەوە چێ بڵێن ئەمە نوێژەکا و حەزەکاوەکو نوێژ خۆی پیشان بە بەڵام ئەساسەن ئەسڵەن دڵی هەر بۆ نوێژەکەیش نییە ئەمە نەچێ باشە ئەنجام بۆ ڕیاچێ یعنی بڵێن پێنج فەرزە لە مزگەوتە ئەم کەسە پێنج فەرزە لە مزگەوتن بە وەڵڵاهی ئەگەر دیندا مەزراو نەبوو لە دڵیا لە یەک کێشەی بەسیتە شتێکی بەسیتی لەگەڵا هەبێ لەگەڵیا یا حەقێکی شتێکێتە بینتانەوە قەسەم بەخوا دینەکەی دانێ بەزیاوە مامۆستا هەیە ئەم دیودی و دراوسەکانی قسەی لەگەڵا ناکات 24 ساعت لە مزگەوت ڕاستە حەقی دراوسێ ناداچێ بۆ مزگەوت من دراوسێم هەیە دراوسێم هەیە ئەمە تو کاک فڵان کەس چۆنی کوڕێکە بانگم کرد یعنی بانگ کە تو کاک فڵان کەس چۆنی کاک فڵان کەس چۆنی هەر جوابی نێ هەر جوابی نێ وەڵای بۆ مش قسەیەکی خراپ هەمت دەمانە باشە ماوەسا یعنی زانی چۆنە ئیسلام نەهاتوە تۆ هەموو قورئان لەبەر بێ هەموو سونەتەکان بکەی هەموو فەرزەکان جێبەجێگەی بەڵام بە کەڵکی خەڵک نەیت باشە بە کەڵکی کۆمەلگا نەیت بە کەڵکی دراوسێ نەیت بە کەڵکی براد هاوڕەکانە نەیت بە کەڵکی هاوپیشەکانە لە دام و دەستگاکان نەیت کورە ئەو دینە دینێک کە سیماری هەبێ بەرهەمی هەبێ جا ئەم جۆرە دینانە بەرهەمیان نییە بەرهەمی شەڕیان هەیە ئەو جۆرە کەسانی کە بۆ ڕیایی و بۆ فیز و بۆ دەمار و بۆ خۆدەخستن و بۆ باسکردن و بۆی بڵێن ئەهلی مزگەوتە لێرەوە پیان ئەڵێن تاوانبارن نەچن
تا خۆیان چاکەن باشە کە خۆیان چاکت با بچن باشە طبعا قسە لەگەڵ بەرامبەرەکە تا دەکەیت بە ڕۆژوم قسەم لەگەڵا مەکەن بە ڕۆژووی قسە و لەگەڵا مەکەن گیرفانەکەت زۆر جار لە خوارەوە پاریتیایە بەڵام ئەم گیرفانش کە دڵە پڕە لە نەرمیونیانی و پابندبوون بە دینەوە بۆ خۆت و خوایە یعنی ئێمە کە دینەکە پابندە بین پێوەی دەبێ بە باشی پێڕەوی بین بە باشی ڕەفتارکەین بە باشی ڕێز بگرین ئەو ڕۆژی کە بە ڕۆژین دەبێت لە ڕۆژەکانی کە زۆر جیاوازتر بین زۆر ڕێز و احترامی باشترمان هەبێت چاکەکار بین نەکەوەی کە وەکو مامۆستا دەڵێت ببینە فیتنەیەک لە نێو کۆمەڵگەدا ببینە بارقورسیەک لە نێو مزگەوتەکاندا ببینە فزولیەتێک بەسەر دراوسەکان و بەسەر ئەم سەرەوە سەرەوە دینداری بە پیاوی خۆی دەکرێت و بە خەڵکی باشیش دەکرێت و خەڵکی چاکە خوازیش لە ئێستەیە یعنی دەکرێت بڵێن زۆر و کەمن بە سیوادانی مامۆستا زۆرترینەکان وانە مامۆستا پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم سوعبەتی کردووە طبعا پێغەمبەر صلی الله علیه وسلم سوعبەتی کردووە لەگەڵ مناڵە لەگەڵ ژنە لەگەڵ سەحابەکانە لەگەڵ خێزانەکەی خۆیە چۆن سوعبەتی نەکردووە بەڵام سوعبەت پێویستە هەبێ بۆ نمونە مامۆستا سوعبەتەکانی چی بوون یەکێ لەوانە ئافرەتێکی بەتەمەن هاتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی پێغەمبەری خوا دوعام بۆ کە بچمە بەهەشتەوە فەرمی پیرەژن ناچێتە بەهەشتەوە پیرەژن ناچێتە بەهەشت بۆ فەرمی تێش زۆری پێ ناخۆش بوو بە سوعبەت فەرمی پیرەژن ناچێتە بەهەشتەوە دوایی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی یعنی تۆ بۆم وەزعە پیر و بەتەمەنی و ئاوا هەمووی تێکشکاوی ئاوا ناچێتە بەهەشتەوە جوان و چاک و خاص دەکرێت و ئەنجا چێتە بەهەشتەوە ئەنجا لەگەڵ مناڵیشا سوعبەتی کردووە پێغەمبەر صلی الله علیه وسلم و لەگەڵ ئەنەسی کوڕی مالیک کە خزمەتی کردووە مناڵ بووە سوعبەتی هەبووە لەگەڵیان زۆر جار و لەگەڵ حەزەتی عایشە کە خێزانی بووە پێکەنین سوعبەتی هەبوو زۆر جار بە سوعبەتەوە يعني حتى على مسابقة لقى حزتي عائشة كندوة يكن زي حزتي عائشة قلونا بو بيش ياوتوا باشا بوجاري دوم في عمر صاص بيش ياوتوا في ما حق بحق لا سقلوي هي باشا يعني نسنانيش والصعوبة شي لقى الخزانة كان يا هبو طبعا الصعوبة في عمر صلى الله عليه وسلم يعني دائما روي ججبوه قد أبوزنا بوه أما بشجني لنوري إيمان ها خوي أول رحمن بلام دائم ججبوه ئەنجا پێغەمبەر صلی الله علیه و سلم والله هینە جیاوازی کەسی نەکردووە لەو مزگەوتەیە منافقیشی تیاوە نەیوت تۆ منافقی بۆ هاتووی بۆ مزگەوت کابرا هاتووە وتێتی من ئەمێ بچم ئەو گوناحە بکەم نەیشکاندووە تۆ چۆن شتی واکەی نەخێ یعنی بجوان تێگەیاندووە یعنی نەرمونیان بۆ سوعبەتی هەبووە قسەی خۆشی هەبووە وحتى السفرية صعوبتها يعني لخدمتها كردوها نيفرموا صعوبة المكان حتى جاء يقولنا كخليفة الصحابة كان لخدمتها بن نانا خون عشان إسقانا كاني يكل خليفة كان إسقانا كاني بردمي خوي كو كاتوا خاطر بردمي خليفة صحابي كتر أفرمي في غماء خاصية كفلان عشان يخوان دوا ف تبي غماء صاصا فرمي أو باشترى بس تو إسقانا كاني شنو يشتغل أي والله جايت من باشترم جاكم بزنس قال كاني شنو يشتغل وتو خوينا قش شنو يشتغل يعني صعوبتي هبوة بلام صعوبة أبي راس بيت واقع بيت وش كادني ما مستاي ما مستايك مانية ما مساوي الشعر بياكي بريس قصة خوش صعوبتي كان يعمل راسي واقعا بخوا صعوبة النبي وقصة خوش نبي يعني حديث جوار ناقرة خاي يقول فرمي وقولوا للناس حسنا كم قصي جوانا بهو بخلق بلا جوانا خواف وقولوا للناس حسنا والله ما مستعستي وما مستعينين خطبتان هي لما نجي بيروز رمضان ده لجمعة كان ده جار قصي خوش معبوب كان ما مستع قصي خوش كين شو نايك قصي خوش مية كل خطيبة كان مصر خو أفريقيا مردوع عبد الحميد كشك قصي صعبتي هبوا لنا وتانا عبد الحميد كشك أيو پنجادان سال إما أبارين وخوا إمامك عادل مامبو بنيره خوا عادل إمامي بناردين أقصيه پنجا سالين خوا إمامك عادل خوا عادل إمام ما مستان ما مستعيني آيني زور جامن قوتون ما يعني ما مستعيني هبو روشتون بولاي بحرمة الرزق زوره طبعا
ڕۆشتم و تومە حەزم کردووە و تارەکانت ئەو کاتە من باسی 2007 و 6 کەم و تومە حەزم کردو و تارەکان لە ڕادیۆکەی ئێمە بڕوات باشە سەردەمی خۆی من لە ڕادیۆ ئیشم طبعا یعنی پێی وتوم توێتی ڕجال یەکەم وتارەکان دامە بەسێنە وتومە بۆ و توێتی من وتارەکان بە حەماسەوە وتومە زۆر جا قسەیەکم کردووە ئێستا پەشیمانم کرد قەناعەتی بۆ شتت بۆ قەناعەت باشە پێویست ناکات مامۆستای ئاینی کە وتار ئەیات بەرپرسیارەتی وتارەکە دواییش هەڵیگرێت وانە سێک نەکات لە سەریکەوێ سێک نەکات لە سەریکەوێ یعنی بەڕاستی ئێستا هەندێک مامۆستای ئاینی هەیە وەڵاهی احترامم بۆیان حەق نییە وتار بن هەموو گیانە شەڕ و گوێن و هەڕەشەیە و کەمە خزمەت بە دین ناکە مامۆستا تەکفیر و یعنی تەجریح و عەزێدانی ئەم و ئەو حکومدان و یعنی مەلایەک ئەگەم لێ بوو ئەیوو لە گەردنی من ئەوە بکە گردنی تۆ چییە؟ تۆ چی تا بەسی گردنی لە ئیسلامەکەی گردن هەیە بۆیە مامۆستای ئاینی ئەبێ زۆر زۆر بە ئەدەب بێ زۆر ڕووخۆش بێ و زۆر سادە بێ و خزمەتکاری خەڵک بێ جیاوازی نەکا و لەسەر سنەت و کۆمەڵە شتیت کە سنەتن ئەڵێ نابێ ڕووی لە خەڵک هەڵسەرخێنێ وەڵا ئەمە ئەم سنەتی تیان نییە ئەمە با بکیان تۆ ئیسلام داوای پێنج شتێ لێکە سوپاس بخوات لە هەموو مسلمانەکە هەیە کە مادام ئەم پێنج شتە کە شەهادەتە و نوێژە و زەکاتە و ڕۆژووە و حەجە لە هەموو کەسێکە هەیە و ئەمانە واجبیشن هەمووی هەیە ئێتە تۆ محاسبەی مەکە لەسەر کۆمەڵەشە هانی بە ڕێزی بگرە نەرمونیان بە قسەی خۆش بە لەگەڵیا یعنی ئەبێ مامۆسای مزگەوت بە ساقی خەڵک بکەیان بۆ مزگەوت جوانە من لە مزگەوتەکەی خۆم پار بە پێرار بوو گەندێک گەنجی جوانی تایە ینی ئەوە بە حەماسەوە پەروەردەکراون کۆمەڵە شتێ وەرناگرن یەکێ لە گەنجەکان هاوتی مامۆستا وەڵا ئەو خەڵکە لای پایەکان نوێژەکە وتم ئەی لەکوێ نوێژکە ئەخە لەکوێ نوێژکە باشە وتم گوێ بگرە ئەم مۆزوعی پایەمایە لێرە باسی نەکەی بڕۆ ئەلەیان بۆستە خەڵکی تازەیان بۆ مزگەوت تۆکان لەگەڵک بڵێ خوا بەخێر بێ ئەوە گەورەیە نەک ئەمە ئەوە بەڵام تۆ ئەمە ئەکەی کامراڵێ پایە چییە؟ یەکەیتە ئیشکالەوە یەکەیتە شکەوە شکی بۆ دروستەکەی جارەتن نایە من برایەکی خۆم ئەوەی کە تە قسەم لەگەڵاکە یعنی ئێستا شک زۆر ملتەزیمە تەنها ملتەزیم بۆ کارێ وتی وەڵی چوون بۆ تارێک نای مامۆستاکە نابم قەسەم بەخوا هەر لە خۆ خەریورە ناو جومعە بێمە دەرەوە خوا ئەمە وتارە تی بە قورئان لە خۆ خەریور نوێژەکە ناکەم و جومعەکە ناکەم کەی قسەیەوەیکە مامۆستا ئەمە دڵشکانم مامۆستا ئاینی کە وتارێک دەدات پەیامێک دەدات دەبێت سەرنجی خەڵکەکە ڕاکێشە دەبێت شتی غەریب بڵێت دەبێت شتی دینی بدا بە هاوڵاتێکە مامۆستا نابێت تاگڕەوانە ئیشکە ئەمە یەک نابێت لەسەر یەک فکر بێ جا وەختی خۆی زوو لە ساڵی 1970ەوەکانە هەندێک مامۆستا لە شارەی ئێمە تۆزە ناویان هەبوو گەنجی وامە بینی هەر خزمی خۆم وەڵایی گوێ بگرە لە لای مامۆستا فڵان نەبێت نوێژ لەم سلێمانیە دروست نییە والله مامۆستا فڵان دوای وازی لە دینی شێنە وازی لە مزگەوت خوتبەی شێنە کەی قسەیە نابێ مامۆستا ئەنجا ئەو مامۆستایش یعنی تۆ یەک شتە عەرز بکەم مینبەر شوێنی مەلا نییە بەس مینبەر شوێنی خەڵکە تۆ ئەبێ ئێستا ئەمە لە جامیعە کە پرسیار دائەنێن یا محاضەرە ئەڵێنەوە کۆمەڵی خاڵمان بۆ دانراوێ پرسیارەکان ئاوا دابنرێ باش یعنی مەسەلەن قورسی تیابێ تۆزە لەو یعنی ئاسانی تیابێ ئاسانتری تیابێ تایشیان بێ پێویست بە بیرکردنەوە نەکا بۆی عەقڵی خۆی تێگالێ بۆ شێوێ بێ مامۆستاش لەناو وتاری جومعەیە یا لە مزگەوتە یا لە ڕەمەزانە تەعامولی وجودی بوونی قسەکردنی ئەبێ قسەی خۆشی تیابێ سوحبەتی تیابێ و دوای ئەوە کۆمەڵێ شت هەیە بیخاتە ئەولاوە حیزبایەتی لە مزگەوت نەکا ئەنجا ئەوش یعنی بۆ خۆی خەڵک ڕانەکێشێ بەس بۆ خۆی چونکە خەڵکیشە بۆ خۆی دروستکە خوا ئەوەی نایە خوا پێویستی بڕاست مامۆستا گیان نمونەی جەنابتان زیاد بێت من هێواش بەرنامەکەم بەرەو کۆتا دەڕوات
حەز ناکەم بەرنامەکەم بەڕۆکووە تا بڕۆ حەزەکەم زیاتر قسە لەگەڵ بەڕێستانە بکەم بەڵام باباسی چەند خاڵێک یا چەند پرسیارێکی کورت و پوخت لە جەنابتانەوە کورت و پوختیش وەڵام بێتەوە خۆشبەختی چییە لە دیندا؟ خۆشبەختی بە کورتی خۆشبەختی ئەوەتانێ قەرزاری خەڵک نەبی بەڵێ حەقی خەڵکی لا نەبێ بەڵێ وەخوای گەورە ڕازی کردبێ بە فەرزەکان باشە سێشتە فەرزەکان بکەی تاوانە گەورەکانە نەکردبێ حەقی خەڵکی لا نەبێ باشە گۆشتی خۆشبەختی ئەوەیە لە دنیا و قیامەت ئەی دین چییە؟ دینیش ئەو دینەیە کە ڕەحمەت و بەرەکەتە بۆ خەڵکی و جیاوازی دینەکە نەکا بە دێوەزمە لە خۆی و خەڵک وا بکە لە دین ڕابکە نەخێت دین ئەوەیە کە خەڵک وا لێ بکە خۆی حەسکا بێن بۆ لای تۆ باشە کێ دۆستی هەمووانە؟ ئەو کەسە دۆستیمانە کە بە خەڵکی خەڵک دێ باشترین کەس پێغەمبەر صلی الله علیه و سلم پرسی خەیر الناس کێیە فەرمی ئەو کەسێ خەیر الناس من نفع الناس ئەوەی کە سوودی بۆ خەڵک هەبێ سوودی چاک ناشەرعینە مثلا لە کاتی سڵحا یەکەم کەسە ئەفووەکە لە کاتی فرۆشتنا یەکەم کەسە ئاسانکاریەکە لە کاتی کێشۆ مەشاکلە یەکەم کەسە سەلامەکە لە کاتی حەقێکی ئەدەنێ تەنازولەکە لە کۆمەڵەشت و دائما حەزەکە بەرامبەرەکەی ئاسوودە بێ ئەو کەسانە باشە ئەی حەق الناس حق الناس طبعا حق الناس چەند جۆرێکن حق الناس ئەوتانێت تۆ بچی مڵک و ماڵ و زەوی خەڵک داگیر کە ئەمە حق الناسە ئەمە بە نوێژ و عیبادەت و حەج و زەکات و ڕۆژ و ئەمانە هیچی ناڕوە ئیلا بە گێڕانەوە نەبێ بە گێڕانەوە 1000 حەج بکەی عەمرە بکەی تەراویح بکەی فەرز بکەی ناڕوە ئەبێ حەقەکە بێت و لێرە نەیت و هەرەبێ لەوێ بێت باش مامۆستا و دوکانار و بازرگانانەی کە لە ئێستەی ڕەمەزاندا شتی بەسەر چوو دەێنن شتی گران دەفرۆشن بە هاوڵاتیان استقلالی وەزعەکە و ڕەمەزانەکەیان کردووە ئێمە چی؟ ئەوانە غەشاشن غەشاشن قبول ناکرێت غەشاشن پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ئێمە نین ئەمە یعنی کەڵێ لە ئێمە نین یعنی لە دینەکان وەرەگیرێ باشە کاکەمە زۆر گەورەیە زۆریشان بە ڕۆژون ناخوا گورگی دەمبەست نەخێن ڕۆژوو ناخوا نە ڕۆژووە خوا نە نوێژە خوا نە زەکات دەخوا مادام خەریکی غەش بێ باشە چونکە پێغەمبەر فەرمێ من غەشنا فەلەیسە منا فەلەیسە منا یعنی چی یعنی فەلەیسە من المسلمین پێغەمبەر صلی الله علیه و سلم ئافرەتێک لە سەردەمی پێغەمبەرە زمانی خراپ بوو زمان جەماعەتیشی لە خزمەت پێغەمبەر هاکەن چون پیاوەکانی پێغەمبەری خوا فڵان ئافرەت زمانی باش نییە فەرمیەوە جەهەنەمیە نەیفەرمووە ئەوە نوێژی زۆری هەیە و حەجی زۆری هەیە و لەگەڵ من نوێژەکە فەرمی جەهەنەمیە لەبەرەوە ئەوانەی شتی پیس دەفرۆشن تاریخ ئەگۆڕن ئێکسپایە دەفرۆشن دەستکاری سیعرەکەن ڕۆژۆکانیان بشکێنن لە ئێستەوە دروست نییە مامەساگیان نمونەتان زیاد بێ هەندێک دوعای خێرمان بۆ بکە و بە ئەو بیسەر و بینەرش دانیشتون و گویان لە دەنگمان بێت دەستەکانمان بەرزکەینەوە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وعظيم سلطانك اللهم صل على رسولك محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على نبيك محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم يا رب إخوائي لو كانت في روزيو لما علي تويايمو لما انقى في روزيا إخوائي قوري خاتي قوري خوت أسماء وصفاته وبخاتي عظمته قوري روجو رمضان لايتو وبخاتي مقامي أو پیغمبر صلى الله عليه وسلم خواهی گەورە ئەم ڕۆژەمان لێ قبول کەی خواهی گەورە ئەم ڕۆژەمان لێ قبول کەی خواهی گەورە ڕۆژی ڕۆژوانە قبول کەی خواهی گەورە بەر شەفاعەتی ڕۆژوو بکەین لە ڕۆژی قیامەتە بەر شەفاعەتی پێغەمبەر بکەین لە ڕۆژی قیامەتە بەر شەفاعەتی قورئانەکە بکەین لە ڕۆژی قیامەتە خواهی گەورە هەر کێشە و ناڕەحەتی و ناخۆشیێکمان لەسەر یا ڕەبی خوایە لەو کاتانێ دەپارێن لەسەرمان لای بێ هەر برایەکی مسڵمان هەر کوردێک لە هەر شوێنێک لە هەر جێگایەک ناڕەحەتە بێتاقەتە بێ ئاوە بێنانە بێلانەیە بێ شوێنە خوای گەورە فریایکەی بۆ خاتی گەورەی خۆت کێشۆ مەشەکلەکانی بۆ حەڵکی خوای گەورە وەزعی چاکی خوای گەورە هەر ناڕەحەتێکی لەسەری لابێ یا ڕەبی خوایە داوا لە یەکەن لە گوناحەکانمان خۆش بی لە گوناحی دایک و باوکمان خۆش بی لە گوناحی مردوەکانمان خۆش بی خوای گەورە ئەمن و ئاسایشی ئەم وڵاتەمان پارێزی خوای ئەوەی دوژمنە بە ئێمە دوژمنە بە زمانمان بە کلتورمان بە خاکمان بە وڵاتمان یا ڕەب العالمین حواڵە بە قوتی دەسەڵاتی تۆ بێ بمان پارێزی لە شەڕی
خی گەورە سەرمان خێ بەسەریە یا رب العالمین خی گەورە ئەم وڵاتەمان پارێزی ئەم نیشتیمانەمان پارێزی ئەمن و ئاسایشی ئەم وڵاتە بەرقەرارکەی یا رب العالمین ئەوەی کە لە خەمی ئەم وڵاتایە خی گەورە خەمی بخۆی و یارمەتی بی ئەوەی چاکە بۆ ئەم خەڵکە خی گەورە چاکی بۆ بکە یارمەتی بی خی گەورە ئەگەر چاک نییە قابلی چاکبوونە چاکیکەی یا ربی خوایە داوا لێ یەکەم یا ئەرحەم الراحمین بخاتی ئەسما الصفات قەرزی قەرزاران ئاسانکەی ئیسلاحی مناڵەکانمان کەی ئیسلاحی دڵەکانمان کەی برایەتی لە بینمانە بەهێزکەی خی گەورە بخاتی گەورەی خۆ لە خێر و بێری ئەرز و ئاسمان بێبەشمان نەکەی بە کار و کردداری خۆمەمان لەگەڵا نەکەی خی گەورە لە بەڵای ئەرز و ئاسمان بمان پارێزی خی گەورە تۆ پشت و پەنای ئێمەی لە هەموو معاملەیەک ئەم وڵاتەمان پارێزی و ئێمەش پارێزی یا ئەرحەم الراحمین ڕۆژەکانمان قبول کەی ڕزق و ڕۆزی فەقیر و هەژار بی بۆ خاتی گەورەی خۆت یا ئەرحەم الراحمین یا ئەرحەم الراحمین یا ئەرحەم الراحمین آمين الحمد لله رب العالمين. جزاك الله ماما ساگیان نمونەتان زیاد بێت خوا بێویتان کات دەستی ئێوەش خۆش بێ ئێوەش کارێکی زۆر گەورە ئەکەن ئەمە عیبادەتە ئێوە ئیکەن ئەمە یعنی گەورەی ڕۆژووە بۆ ئێوە ئەمە ئەخلاقی جوانە بۆ ئێوە ئێوەش ئیشاء الله لە ڕۆژی قیامەتە لەوانەیە بۆ هۆی کەلیمەیەکی خێر کە ئیگەێنن خوانتان خۆش بێ ئیشەڵڵا ئێمەژامان جوو مەرامانەوەی ئیشەڵڵا خی گەورە لێمان ڕازی بێ خی گەورە ماڵ و مناڵمان ساڵحکە خی گەورە لەسەر ئەم ڕێ باشە ئیشەڵڵا مۆفەقمان کات و وەکو ئەڵێن بەسەر بەرزیەوە بچینەوە ڕووی دینەکەمان بیسەر و بینەر سپاس بۆ ئێوەش کە تاوکات لەگەڵمان بوون و لەگەڵمانمانەوە نوێژ و تاعەت و ڕۆژی هەموو لایەکتان قبول بێت خدای گەورە پشت و پەنای هەموو لایەکتان بێت و خواتان لەگەڵ بێت. يا ربي بالمصطفى يا ربي بالمصطفى بلغ مقاصدنا